to fight for the right and to build the nation's might, and the army goes rolling. کۆتایی هێنان بە جەنگ سەخترە لە دەستپێکردنی. هەموو ئەو شتانەی هێزەکانی ئەمریکا لە عێراق کردیان، هەموو شەڕەکان، هەموو گیانبەخشینەکان، هەموو برینداربوونەکان، هەموو مەشق و ڕاهێنانەکان و بەشداریکردنەکان، هەموو ئەمانە سەریان کێشا بۆ ئەم ساتی سەرکەوتنە. ئێوە شایانی باشترن لە چەوسانەوە و گەندەڵی و ژوورەکانی ئەشکەنجە. ئێوە شایانی ئەوەن وەک گەلێکی ئازاد بژین. من هەموو هاوڵاتێکی عێراقی دڵنیا دەکەمەوە بەم زوانە گەلەکەتان ئازاد دەبێت. سوپاس. دە ساڵ دوای داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە. 10 ساڵ و 120,000 کوژرا و لە نێویاندا 4400 سەربازی ئەمریکی. ئەم دۆکۆمنتاریە چیرۆکێکی گەورەی نەگەڕدراوەی جەنگی عێراق دەگێڕێتەوە. ئیدارەی ئەمریکا چۆن تێچووی هێزێکی کوشندەی دابین کرد بۆ لێدانی ئەوانەی مەترسین بۆ سەر وڵاتەکەی. بڕیارێک کە ئاگری جەنگی تایفی خۆشتر کرد و عێراقی وێران کرد. سێ ساڵ دوای هەڵگیرسانی جەنگ مانگانە 30,000 لاشە لە سەرشەقامەکانی عێراق دەکەوتن. ئەمە هەروەها چیرۆکی جەیمستیریشە، ئەو پیاوەی پەنتاگۆن ناردی عێراق بۆ ئەوەی هاوکاری ڕێخستن و مەشقدانەوەی هێزێکی تایبەت بکات. ستیل خاوەنی ئەزموونی جەنگە پیسەکانی ئەمریکایە لە ڤێتنام و ئێڵ سلڤادۆر. ئەم پیاوە هێندە گرنگ بۆ لای پەنتاگۆن کە دۆناڵد ڕامزفێڵدی وەزیری ئەو کاتەی بەرگری ئەمریکا بە پێویستی زانیوە نامە تایبەتیەکەی بۆ سەرۆک و جێگرەکەی فۆردوار بکات. بۆ سەرۆک جۆرج دەبلیو بوش، سی جێگری سەرۆک ریچارد بیچینی لەلایەن دۆناڵد ڕامزفێڵد زانیاری هاوپێشکراو لەبارەی کەسێکە کە جاربەجار نردومەنە بۆ عێراق بە تایبەتی بۆ کارکردن لەگەڵ پۆلیسی عێراق. ئەو کەسێکی زرنگ تند چاودێرێکی مکوڕە داوای نردنی زانیاریتان کردبوو. ئەمە زانیاریەکە. هەڵبژاردننی ناوی ستیل بە باشی ئەنجامدرا. خاوەنی دوو چاوی دروستکاوێ و بە جۆرێکی توندیش قسە لەسەر شتەکان دەکات. لە هەمومان زیاتر خاوەنی وردەکاری بوو. زۆر دەگەڕایەوە بۆ کۆبوونەوەکانی لەگەڵ وەزیری وەرگری و کۆبوونەوەکانی کۆشکی سپی. بە چاوی خۆم بینیم سەیری تاوانی ئەشکەنجەدانی زیندانێکی دەکرد لە بەردەم خۆیدا. ئێمە لە ژوورێکی کتێبخانەکەدا بووین لەگەڵ ستیل قسەمان دەکرد. سەیری دەوروبەرم کرد خوێن لە هەموو شوێنێک بوو. کەواتە جەیمز سیلکێ و بۆچی پەنتاگۆن ئەوی هەڵبژارد کە بچێتە عێراق. ڤێتنام ئەو ململانەیی 58,000 سەربازی ئەمریکی تێدا کوژران. ئەو شوێنەیە کە یەکەم جار جەیمز سیلی بۆ نێردرا بە مەبەستی دامرکاندنەوەی سەرەڵدانی گەریلاکان. لە جەنگی ڤێتنامدا ستێل ساڵی 1968 بۆ 1969 لەگەڵ هێزی بلاک هۆرس خزمەتی کرد. ژەنەڕاڵ جۆرج پاتۆن جۆنیەر بە باشترین فەرماندەی سەربازی هێزەکان وەسفی کردووە. بەڵام ئەگەر توانە سەربازیەکانی ستیل لە ڤێتنام شێوەیان گرتبێ، ئەوە جەنگی دژ بە چەپە هەڵگەڕاوەکان بوو لە سلڤادۆر کە زامنی ناوبانگی ستیلی کرد وەکو پسپۆڕی بەرپەرشدانەوەی سەرەڵدانەکان. ساڵی 1984 ستیل وەکو سەرکردەی میلگروپی ئەمریکی گەیشتە سلڤادۆر
کە گروپێکی ڕاوێژکاری سەربازی ئەمریکی بوو. تۆد گرینگتری لەو کاتەدا جەیمستیل دەناسێت کە لە باڵوێزخانی ئەمریکا لە ئێل سلڤادۆر کار دەکات. کۆلۆنیەل ستیل وەک فەرماندەی میلگروپ بەرپرسی هەموو هێزە تایبەتیەکان و تیمەکان بوو. ئەو تیمە مەشقکەرانەی لە دەرەوەی لیوەی سەرەکی بوون. ئەمریکا هەوڵی دەداش کەس بە بزوتنەوەیەکی گەریلایی بهێنێت. پسپۆرانی ئەمریکی مەشقیان بە هێزەمریەکانی سلڤادۆر کرد لەبارەی هونەرە ڕەشەکانی بەرپەرشدانەوەی سەرەڵدان. هەندێک لەو یەکە تایبەتیە سلڤادۆریانە تیمی مەرگ بوون. سێلێرینۆ کاستیۆ کارمەندی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان بوو و لە مەشقدانەوەی ئەو هێزانەدا بەشدار بووە. هەوڵەکانیشی بەرز نرخێنراون. کاستیۆل لە سلڤادۆر چاوی بە جەیمستیل دەکەوێت. شێوازەکەی زۆر سەربازی بوو، زۆر بە دیسپلین. هەموو ئەو مەدالیای ڕێزلێنان و خەڵاتانەی کە لەلایەن سوپای ئەمریکا و سلڤادۆرەوە پێیبەخشرا بوون لە ئۆفیسەکەیدا هەڵیواسی بوون. زۆر سەرسام بوون بە کۆلۆنێل ستیل. ستیل بەرزترین پسپۆڕی مەیدانی ڕوبەڕووبوونەوەی سەرەڵدان بوو لە سلڤادۆر. کەسایەتیەک بە دەسەڵاتی فراوانەوە لە چاوی سوپای سلڤادۆرەوە. فەرماندەی میلگروپ بوو لە سلڤادۆر. بێمۆڵەتی ئەو هیچ شتێک ئەنجام نەدەدرا و ئامانجی دامرکاندنەوەی جوڵانەوەی گەرێلاکان بوو. مێژوو باش تۆماری کردووە کە چەندین کۆمەڵکوژی لە سەردەمی ئەودا ڕوویان داوە. ئەم تۆمەتانەمان بردە لای کۆلۆنیەل ستیلی خانەنیشینکرا و بەڵام وەڵاممان دەست نەکەوت. تا کۆتایی شەڕی نێوخۆ 75,000 مەدەنی سلڤادۆری کوژران و 1 ملیۆن کەسیش ئاوارە بوون و وڵاتیان بەجێهێشت. سوپای سلڤادۆر بەشێک لە سەرکەوتنەکانی بەسەری گەریلاکاندا گەڕاندەوە بۆ واشنگتن وەکو بڕوایەک بۆ سەرکەوتووی ڕۆڵی ڕاوێژکارە ئەمریکەکان. با شێوەیە کە دەیڤید پێترایۆس ڕائیدی تەمەن 33 ساڵ سەردانی سلڤادۆری کرد بۆ دیراسەکردنی کەمپینی ڕوبەڕووبوونەوەی سەرەڵدانەکە. پێترایۆسی گەنج بەپێی زانیاریەکان لەوێ ماوەیەک لە ماڵی ستیل ماوەتەوە. دوای 18 ساڵ لە عێراق ژەنەڕاڵ پێترایۆس تواناکانی ستیل بەکاردێنێ بۆ ڕوبەڕووبوونەوەی سەرەڵدانی عێراقیەکان. ئەندازیارانی جەنگی عێراق پێشبینی سەرەڵدانی توندوتیژیان نەدەکرد، بۆیە سەرەتا دەستیان کرد بە ڕایەنانی هێزێکی پۆلیس، چونکە پێیان وابوو گواستنەوەیەکی ئاشتیانەی دەسەڵات دەبێ بۆ ستایلی دیموکراسی خۆرئاوایی. ئەفسەری خانەنشینکرای وەکو دۆگلاس براند و جەری بۆرکیان هێنا بۆ فێرکردنی بنەماکانی شێوازی پۆلیسی مەدەنی. مانگی حوزەیرانی 2023 دەستمان پێکرد. 6 کەس بووین، 6 ئەفسەری پۆلیسی ئەمریکی. ئەم گروپە بچووکە لە ئاست ئەو ئەرکە گەورەیەدا نەبوون کە پێیان سپێردرا بوو. ڕاهێنانی 30,000 پۆلیس کاری 5 بۆ 6 ساڵە، بەڵام ئەوان ویستیان بە 18 مانگ ئەو کارە بکەین. ئەو پیاوەی لێرە باجلی سەربازی و گول لە نەبڕەوە دەردەکەوێت ناوی ئەحمەد خەدوومە و ئەو کات بە سەرکردەی نوێی پۆلیسی مەدەنی عێراقی دەستنیشان کرا. ئەوەی لە پشتەوە وەستاوە وێنەی کەسایەتی تەلیسماوی جەیمستیلە. بارودۆخەکە هەڵدەسەنگێنێت. راپۆرتانیێنیەکانی ڕاستەوخۆ بۆ دۆناڵد ڕامسفیلدی وەزیری بەرگری ئەمریکا دەنێرێت. ساڵی 2003 دوای داگیرکاری دەگاتە بەغدا وەکو ڕاوێژکاری کەرتی وزا خۆی دەناسێنێت. هاتە عێراق، وا تێگەیشتم ئەو بۆ ئەوە هاتووە لە کەرتی کارەبادا کار بکات. ڕۆژێک دەرکەوت باسی کارەکەی دەکرد. بەڕاستی کەستیان نەدەگەیشت بۆ چ کارێک هاتەبوو. وەک گوتم وا دەردەکەوت دۆسیەکی دیاریکراوی بەدەستەوە نەبێت، بەڵکو هەر کارێک بکات کە خۆی حەزی لێبێت. ئەمە تاکە ڤیدۆی ئاشکرای جەیمستیلە. وەکو کەسێکی مەدەنی هیچ شوێنێکی لە نێو دەستەی سەربازیدا نەبووە، لەگەڵەوەشدا لە عێراق دەسەڵاتی بێسنووری بەدەستەوە بووە. ئەو پیاوەی لای چەپ وەستاوە کۆنۆڵێل جێمس کۆفمانی هێزە تایبەتیەکانە. راپۆرتەکانی ڕاستەوخۆ دەداتە ژەنەڕاڵ پێترایۆس. سەرەتا دۆخی ئەمنی عێراق تا ڕادەیەک جێگیر بوو. مەشقدانەوەی پۆلیس بەردەوام بوو، بەڵام دواتر هەموو شتێک گۆڕا.
چڕی سەرەڵدانی سونەکان ئەمریکەکانی سەرسام کرد. سەربازانی ئەمریکی تا دەهات زیاتر دەکوژران. تابوتی لاڵا پێچرا و دەنێردرانەوە وڵات. تا دەهات جەنگ لە بەرچاوی ئەمریکەکان قێزەوەنتر دەبوو. قەیرانەکانی عێراق هەڕەشەبوون لە سەر هەڵبژێرانەوەی جۆرج بوش لە ساڵی 2004. سەربازانی ئەمریکا بە دەستی سونەکان دەکوژران کە یەکەمین زیانمەندی ڕووخانی سەددام بوون. لەم کاتەدا ڕامسفێڵد بڕیاری پڕچەکردنی دوژمنە کۆنەکانی سەددام و سونەکان دەدات، واتە میلیشیا شیعەکان. سەدام لە ماوەی حکومڕانیدا دەیان هەزار شیعی کوشتووە. ئێستا میلیشیاکانی شیعە بە خۆشیەوە هاوکاری ئەمریکایان دەکرد لە دامرکانەوەی سونەکاندا. ئەمە شێوازێکی کلاسیکی بوو بۆ دامرکانەوەی سەرەڵدانێ. پاوەڵ وڵفەوت لە بەردەم ئەنجومەنی پیراندا سیاسەتەکەی ڕاگەیان. پرچەکردنی و میلیشیانە بۆ ئەوەیە بەپێی کار لە نێو هێزە ئەمنیەکانی عێراقی نوێدا جێیان بکرێتەوە. میلیشای شیعە لە هەموو شارەکانەوە ڕویان کردە بەغدا بۆ پەیوەندیکردن بە کۆماندۆ تازەکانی پۆلیسەوە. ئەوان بەهۆی تەقاندنەوەی بۆمب بە هاوڵاتیانی شیعەدا، هەروەها تیرۆرکردن و ڕفاندنیان لەلایەن چەکدارانی سونە و قاعیدەوە قین لەدڵ بوون. سەرەی ئەوان بوو لە دەسەڵاتداری و هەلێک بوو بۆ تۆڵەکردنەوە لە ئەندامانی ڕژێمی پێشوو کە ئازاریان پێگەیاندەبوون. عێراق لە سەر ڕێڕەوێک بوو بەرەو جەنگی تایفی. دۆناڵد ڕامسفێڵد وەزیری بەرگری ئەمریکا لە حوزەیرانی 2004 ستراتیژی نوێی پێشڕاست کردەوە. شتم خوێندێتەوە لەبارەی هەوڵەکان بۆ بەکارهێنانی میلیشیا عێراقیەکان لە پێناو کۆنتڕۆلکردنی تیژەکان. دوێنێ لەگەڵ جەنەرال پاترایۆس گفتوگۆمان کرد. ئەمڕۆژ پوختەیەکم پێگەشت لە کەسێک بەناوی ستیل کە لەوەیە بۆ کارکردن لەگەڵ هێزە ئەمنیەکان و لە ڕاستیشداوە کەسێکی مەدەنی کاری زۆر سەرنجڕاکێشی ئەنجام داوە. جەیمس ستیل پسپۆڕی ڕوبەڕووبوونەوەی سەرەڵدان بوو بە پیاوی فریادڕاس. کارەکەی بنیادنانی هێزێکی پۆلیس دەبێت. جیم ستیل کە کۆلۆنێڵێکی خاننشینکراوی سوپایە بە ئازایەتی بەرچاو و ئازایەتی، هەروەها ئەزمموی زۆر لەبارەی هێزی پۆلیس لە وڵاتانی جیهانی سێم ماوەی ساڵێکە لە عێراقا. یەکەکانی پۆلیس بەرەبەرە پڕدەکران لە ئەندامانی میلیشیا شیعەکان وەکو لیوای بەدر. کارەکان بریتی بوو لە دامرکاندنەوەی هەڵگەڕانەوەی چاکدارانی سونە و لایەنگرانیان. بامان شەوەی سلڤادۆر کارێکی خوێناوی و کێویانە بوو. لە ڕژێمی نوێدا هیچ شوێنێک نەبوو بۆ ئەفسەرێکی پۆلیسی تەقلیدی وەکو ئەحمەد خەدووم. پۆستێکی نوێی پێبەخشرا لە نووسینگەی نیویۆرکی نەتەوە یەکگرتووەکان. جەیمس ستیل دەیویست ماڵەکە پاک بکات. ستیل پێی گوتم بەڵێ تۆ پێویستە بۆ ماوەیەک بچیتە دەرەوە. هەندێک پشوو بدە. داوایان لێکردم بە بێدەنگی سەفەر بکەم بێ هیچ ئالۆزیەک تا فڕۆکەخانە پاسەوانەکانم چاودێرم بوون. ستیلیشمان لەگەڵ بوو. بۆ دۆگلاس براندیش کۆتایی هێڵەکە بوو. ڕامسفێڵد بڕیاریدا لە داهاتوودا مەشقدانەوەی پۆلیس لەلایەن کەسانی سەربازیەوە ئەنجام بدرێت. ئەمە ڕێنمای ڕاستەوخۆی ڕامسفێڵد خۆی بوو. پێویستمان بە گروپێک بوو لەسەر شەقامەکان بۆ گەڕانەوەی ئارامی. لەوەوە بیرۆکەی ئەو هێزە سێمە سەری هەڵدا کە هێزێکی کۆماندۆی پۆلیسی تایبەت بوو. زیاتر بە پێی ڕێسای فەرمان بەڕێوە دەچوون کە ڕێسایەکی سەربازیە، نەک بە یاسا. دوجار کە ستیلم بینی ئەو کاتە بوو کە ڕامسفێڵد سەردانی کردی. ستیل خۆشی لەوێ بوو. بەژاردەی ڕامسفێڵد بۆ گرتنە دەستی فەرماندەیی گشتی جێبەجێکردنی ئەو ستراتیژە ئەستێرەیەکی سەربازی ڕوو لە دەرکەوتن بوو. ژەنەڕاڵ دەیڤید پیترایۆس لەلایەن میدیای ئەمریکیەوە زۆری پێدا هەڵدەگوترا. فەرماندەکە دەبێتە خاڵی دابڕی ئەم جەنگا پڕتموحەی ژەنەڕاڵ لە دژی یاخیبوان. ئێستا من هەندێک کاتم لەو شوێنە بەسەر برد کە ئێوە مەشقی ئەفسەرانی پۆلیس دەدەن. بۆم دەرکەوتووە ئێوە ئەمڕۆ جەختی لە پێشینەتان خستۆتە سەر هێزەکانی پۆلیس.
باشە ئێمە یارمەتیماندان لە گەشەدان بەم یەکە تایبەتانەی پۆلیس هەندێکیان لە سەرەتادا ڕاستپاردەی خۆیان بوون ڕاستپاردەی مەزن چەشنی کۆماندۆکانی پۆلیسی تایبەت کە ئێستا 9 بەتالیۆنیان هەن لەو جۆرە هێزانە هەشتیان لەم کاتەدا لە ئۆپراسیۆنی چالاکدان بڕیارێکی ڕاستەوخۆ لە ژەنەڕاڵ پێترایۆس دەرچوو فەرمانی کرد بە پێکێنانی ئەم یەکانە بەڵام ئەو کەسانی ڕاستەوخۆ سەرپرشتی ئێمەیان دەکرد کۆلۆنێڵ کۆفمان و ڕاوێژکار جێمی ستیل بوون. عادنان سابت کە لێرەدا لەگەڵ جێمی ستیل دەبینرێ ژەنەراڵێکی سوننەی عێراقی بوو کە لەلایەن سەدام حوسەینەوە زیندانی کرابوو. ئەو سەرکردایەتی هێزە تایبەتیەکانی پۆلیسی دەکرد کە بە گوژمەی 2 ملیارد دلار لەلایەن ژەنەراڵ پێترایۆسەوە کۆنتڕۆڵ کرابوون. جەنەراڵ دەیڤید پێترایۆس سەردانی کردم مەشق بەردەوام بوو دەستی کرد بە گاڵتەکردن لەگەڵ سەربازەکانم هەمویان بەیەکەوە ڕاهێنانی جەستەیانە کرد ئەویش جددیبوونی مەشقەکانی بینی دوای ئەوە 2 ڕاوێژکاری بۆ ناردم ستیل و کۆلۆنێل کۆفمان دوای یەکەم سەردانی جەنەراڵ پێترایۆس بەڵێنیدا کە بە هەموو شێوەیەک یارمەتیمان دەدات یەکەم یارمەتی کە لەوەوە پێمان گەیشت ئەوە بوو کە 150 ئۆتۆمبیلی پیکابی دۆجی بۆ ناردم. یەکەم جار بوو ئەمریکەکان لەگەڵ هێزێکی دیاری عێراقی کار بکەن کە شارەزای هەموو خاکی عێراق بوو دەیانزانی یاخیەکان لەکوێ بدۆزنەوە. ڕاوێژکارە باڵەکان ستیل و کۆفمان هێزەکانیان ئاراستە کرد بۆ دۆزینەوەی تیرۆرستان. چۆن باسی بەرەو پێشچوونی هاوکاری نێوان هێزە عێراقی و ئەمریکیەکان دەکەی لەم ناوچە دیاری کراوەدا؟ بە دیاریکراوی تیمی ڕاوێژکاران کاتێک پێکەوە دادەنیشن دەخەون دەژین دەجەنگن هەندێک جار پێکەوە دەمرن بوون بە کۆمەڵەیەکی برایەنە برایەتی نێو جەنگێکی داخراو. بە پاڵپشتی جێمس هیل هێزەکەی عادنان سابت بوو بە هێزێکی 5,000 کەسی بەهێز و خاوەن ناوبانگێکی تۆقێنەر لەسەر شەقامەکانی عێراق. ستیل کارێگەری بەهێزی دروست کرد بوو تەنانەت لەسەر ئەو عێراقیانەش کە کاری لەگەڵ دەکردن. باشترین وەسف بۆ ئەوەیە کە هیچ هەستێکی مرۆڤانی تێدا نییە. مەبەستم ئەوەیە ئەو جەنگانی بینیونی و میتۆدە جیاوازەکانی ئەشکەنجە کە دەبێ پەیڕەوی کردبن جا لە عێراق یان شوێنی دیکە بە جۆرێک لە جۆرەکان دڵی مردووە. منتەزیر سامەڕایی پێشتر ژەنەراڵ بووە لە سوپای عێراقدا. دوای داگیرکاری لەلایەن ئەمریکەکان هاوکار بووە بۆ بنیادنانەوەی هێزەکانی پۆلیس. بەڵام منتەزیر زۆر دڵگران بۆ بەو ئەشکەنجە و سوکایەتیانەی لەلایەن کۆماندۆکانی پۆلیسەوە پێڕەو کراون چەندین جار هەوڵی داوا بیانوەستێنێت. پێشتر هەرگیز قسەی نەکردووە لەبارەی ڕۆڵی ئەمریکا لە بەڕێوەبردنی کۆماندۆ تایبەتیەکانی پۆلیس. وەزارەتی نێوخۆ 14 بۆ 15 زیندانی هەبوو نهێنی بوون هەرگیز ئاشکرا نەکران بەڵام بەرپرسە باڵەکانی ئەمریکا و سەرکردایەتی عێراق هەموو شتێکیان لەبارەی ئەو زیندانانەوە ئەو شتانەی تیایاندا ڕوویدەدا دەزانی وەکو کوشتن هەڵواسین ئەشکەنجە قێزەونترین جۆرەکانی ئەشکەنجە کە تاوەکو ئێستا بینیونم. منتەزیر دەڵێ جێمس ستیل بە هەموو زیندانەکانی زانیوە و جارێک لەگەڵ ئەو سەردانی زیندانیەکی نهێنیان کردووە لە بەغداد. بەڵێ ئەوە جێمی ستیلە هەمیشە ئەو زلانەی لەبەر دەکرد جینز و چاکەتی پێستا. دکتۆر موفق ڕوباعی ڕێوێژکاری یاسایی شینەتەوەی عێراق بوو لە ماوەی خراپترین ساڵانەی جەنگدا. لە کۆبوونەوەیکی بەڵای بواری ئەمنیدا چاوی بە جێمس ستیل کەوتووە. بۆ من جێمس ستیل کەسێکی پڕنەیەنی بوو. لە کۆبوونەوەکەدا دانیشتین دووهەمین کەس بوو کە هات کورسیەکی ڕاکێشاو دانیشت خۆی بە من نەناسان. لەم کۆبوونەوانەدا لە کەس تێنە دەگەیشتی ئەوانەی بەشدار بوون تەنیا سانچێز بریمەر خۆم وەزیری بەرگری وەزیری ناوخۆ و هەروەها ستیل بووین هەر ئەوەندا زۆر ڕێزی لێ دەگیرە لەلایەن ئەوانی دیکە گوێیان بۆ قسەکانی ڕاگرت بوو
یەکێک لە بنکە سەرەکیەکانی ئۆپەراسیۆنەکانی کۆماندۆکان شاری دێرینی سامەڕا بوو. ناوچەکان ناوەندێک بوو بۆ هەڵگەڕاوەکان. لە هەمان کاتدا شاری عەدنان سابتیش بوو. دەبوایە ئازاری ئەرکی تێکشکاندنی گەورەی هەڵگەڕاوەکان و لایەنگرانیان لە ئەستۆ بگرێت. بە ڕێنمایی جەیمس تیل کۆماندۆکانی عەدنان سابت بە شارەکەدا بڵاوبوونەوە. دەرگا بە دەرگا دەگەڕان، سەدان پیاویان لە ماڵەکانیان دەرهێنا بەرەو ناوەندی لێپێچینەوەی بڕیاردان. نێل سمیس لە بەشی فریاکەوتنی سوپای ئەمریکا لە کاتی ململانەی کۆنتڕۆڵکردنی شارەکەدا لە سامەڕا بووە. ئێمە لە ناوچەی ژێردەستی حکوومەتدا بووین لە سامەڕا. بنکەی پۆلیسیش لەوێ بوو. لە ڕاستیدا ڕێک لە سەروی ئەو شوێنەوە بوو کە سەرانی کۆماندۆی لێبوو. کۆماندۆ تایبەتەکان لەوێ کاتیان بەسەر دەبرد. جلی سەربازی چەشنی هەموو سوپاکانی جیهانیان لەبەردا بوو. هەمویان وەک کۆماندۆکانی MOI پڕچە کرابوون و ئۆتۆمبیلی پیکاپ دۆجیان پێبوو کە ڕەنگ کرابوون. هەمویان وا دەردەکەوتن کە چەکی تازە و یونیفۆرمی تازەیان پێبوو. سامەڕا یەکەم شوێن بوو کە لەوێوە پەیوەندی نێوان جەیمس تیل و کۆماندۆکانی پۆلیس بۆ جیهانی دەرەوە ئاشکرا بوو. پیتەر ماس ڕۆژنامەنووسی نیویۆرک تایمز ژەنەڕاڵ پیترایۆسی ڕازی کرد بۆ ئەوەی ڕێگەی بدا لەگەڵ جێلز پێرسی وێنەگر سەردانی کۆماندۆکانی سامەڕا بکەن. خانەخوێکەیان جەیمس تیل بوو. بە درێژایی شەو گوێمان لە هاواری زیندانیان بوو. دەزانی لە خاڵێکدا کاپنیکی ئەمریکی هەبوو کە بە سەربازەکانی دەگوت نابێت لەوە زیاتر نزیک ببنەوە. وێنە ڕەشوسپیەکانی جێلز پێرس کارکردنی کۆماندۆکان نیشان دەدەن لە سامەڕا. لە وێنەکاندا چەند جارێک جەیمس تیل دەردەکەوێت. من لە بنکەی سامەڕا دەمامەوە. بنکەیەکی ئەمریکی بوو. چەندین جار لە سەربازەکانم بیست. سەربازانی ئەمریکی لە بنکەکە باسیەوەیان دەکرد کە تەماشای هەڵواسینی زیندانیان کردبوو. وەک ئاژەڵی سەربڕاو بە قولاپەوە زیندانیان بینی بوو کە بەڕاستی شکنجە درابوون. عەدنان سابت و سوپای ئەمریکا بڕیارێکی هاوبەشیاندا بۆ دامەزراندنی سەرکردایەتی کۆماندۆکان و ناوەندی لێپێچینەوە لە نێو کتێبخانەی سەرەکی شارەکەدا. لەگەڵ دوو کەس قسەمان کرد کە لە کتێبخانەکەدا زیندانی کرابوون. هێشتا دەترسان، داوایان کرد ناسنامەیان ئاشکرا نەکەین. چاومان دەبەسترا، لە پشتەوەش دەستیان دەبەستین. پاشان بە سۆندە و بێڵ لیان دەدەین. بە شتێکەوە دایان بەستینەوە یان بە سەقفەوە هەڵیان داوەسین. بەهۆی ئەشکەنجدانەوە شانەکانمان لەجێ دەچوون. کارەبان لێ دەدەم بە سەقفیشەوە هەڵیان دەواسم. بە پلایز گویان ڕادەکێشم، لە سەریان دەدەم. لەبارەی هاوسەرەکەم و پرسیاریان لێ دەکردم، دەیانگوت ئەویش دەهێنینە ئێرە. ناوەندی لێپێچینەوە تاکە شوێنی هاوشێوەی ناوچەیەکی سەوزی بچووک بوو کە ڕێگەم نەدرا سەردانی بکەم. هەرچۆنێک بێت ڕۆژێک جێمس تیل پێی گوتم هی جیادێکی سعودی مانگرتووە، حەز دەکەی چاوپێکەوتنی لەگەڵ بکەی؟ ماس و پێرێز خەریک بوو نیگایەکی پێشبینی نەکراو بەم جیهانە نێنیەدا بەخشێنن. خەریک بوون لە دەواازەکە دەچوونێنەوەوە. یەکەم شت کە چاوم پێکەوت ئەوە بوو کە پاسەوانێکی عراقی لە زیندانیەکی عراقی دەدا. منیان نەبردە شوێنی سەرەکی زیندانەکە، واتە هۆڵی سەرەکی. بەڵام بە گۆشەی چاو دەمتوانی ببینم کە ژمارەیەکی زۆر زیندانی لێبوو کە دەستیان لە پشتەوە بەسترا بوونەوە. من برامە ئەو ئۆفیسی سعودیەکەی لێبوو. لە ڕاستیدا خوێنم بینی کە بەسەر مێزی ئۆفیسەکەدا ڕژا بوو. ئێمە لە ژوورێکی کتێبخانەکەدا بووین لەگەڵ ستیل قسەمان دەکرد. سەیری دەوروبەرم کرد خوێن لە هەموو شوێنێک بوو. لە کاتی چاوپێکەوتنەکەمان لەگەڵ سعودیەکە جیمس تیلیش لە ژوورەکە بوو. گوێمان لە هاوار بوو. کەسێک هاواری دەکرد ئەڵڵا ئەڵڵا ئەڵڵا. بەڵام مەسەلەکە دوو عاشت نەبوو، بەڵکو هاواری ئازار و تۆقیم بوو. لە ژەنەڕاڵ عەدنانمان پرسی پێی وایە بۆچی زیندانیەکان هاواریان کردووە. ڕەنگە هەندێک جار کە ئەفسەران سەردانی زیندانیان دەکەن. زیندانیان دەست دەکەن بە هاتوو هاوار، ئەوانیش وەک دەروێشەکان حەز دەکەن بڵێن ئەڵڵا ئەڵڵا. هاوارەکە زۆر بەرز بوو، زۆر بێزار کرد بوو. بەڕادەیەک کە سیری ژوورەکەی جێهێشت بۆ ئەوی بزانێت چی ڕوویداوە. چونکە چاوپێکەوتنەکەی پشڕاندین. کاتێک چوە دەرەوە هاوارەکە وەستا. دواتر گەڕایەوە ژوورەکە و بەردەوامیماندا بە چاوپێکەوتنەکەمان. دەنگی هاواری کەسێکی بیست کە لە کاتی قسەکردنماندا ئەشکەنجە دەدرا. لەسەر مێزەکەی بەردەمی خوێنی وشک بوو هەبوو.
هەندێک بکوژن هەرگیزدان بە تاواندا نانێن لەبەرەوە دەبێ ئامرازی توند بەکاربهێنی بۆ ئەوەی دانی پێدا بنێن دەبێ هەموو جۆرە ئامرازێک بەکاربهێنیت هەموو ئامرازێک ئەشکەنجە بۆ مرۆڤ نییە من لەگەڵی دانیم بەڵام هەندێک پرۆسیجەرە هەن پێویستە لێیان تێبگەی لەبیر مەعەدنان سابت هاتە نێو کتێبخانەکە بە کاپتن دوڕید و کاپتن عەلی ڕاگەیان لەگەڵ زیندانیەکان لەسەرخۆ بن شانەکانیان مەشکێنن لەبەر ئەوە وای گوت چونکە ئەو کەسانی ئازاد دەکران هەمویان پێویستیان بە نشتەرگەری هەبوو ژەنەرال عەدنان لێکدانەوەی خۆی هەبوو بۆ ئەو مێزە خوێناویی ماس و پێرێس لە کاتی چاوپێکەوتنەکەی جەیمز ستیلدا لە کتێبخانەکەدا بینی بوویان ئەوەی دەستمان کردبوو بە ئەنجامدانی ئەوە بوو کە دڵنیا بین لەوەی تێرۆریستەکان هیچ چەقۆ و شتی تیژیان پێ نەبێت یان هەر شتێک کە ئازاری خۆیان بدەن چونکە خۆیان بریندارە کرد و خەتای ئێمەیان دەگرت جەیمز ستیل لە کاتی پێشەلکاریدا بێدەنگ نەدەبوو من سرم سوورما لەو راپۆرتە هەواڵە هەرچەندە جەیمز ستیل وەڵامی داواکاریەکانمانی نەدایەوە بۆ چاوپێکەوتن لەسەر شەلایکەکانی سامەڕا بەڵام بە نیویۆرک تایمزی ڕاگەیاند ڕەتی دەکاتەوە پێشێلی مافەکانی مرۆڤی کردبێت سەربازێکی ئەمریکی لە سامەڕا بە قوڵی بەهۆی دیمەنەکانەوە کاری تێکراوە لەو کاتە داوام هەست کرد هەموو کەسێک بە بابەتەکە دەزانێ و کەسی گوێ نەدەدا بەوەی خەڵک ئەشکەنجە دەدرا نیل سمیس لە بیرەتی کە هاوڵاتیانی مەدەنی لە سامەڕا چۆن لە کۆمەندۆ تایبەتیەکانی پۆلیس تۆقی بوون ئەوەی بە شێوەیەکی فراوان لە بەتەلۆنەکەی ئێمە لە نێو شانەی سەربازەکان بڵاو بوو ئەوە بوو کە ئەوان تەواو تون و تیژ بوون لە کاتی لێپرسینەوەکاندا لە خەڵکیان دەدا و لە کارەبایان دەدان و برینداریان دەکردن نازانم چیتر هەموو جۆرە شتێکی قێزەون ئەگەر کەسێک نێردرا بە ئەو زیندانە ئەشکەنجە دەدرا و ڕەنگە دەستدرێژیشی کرابە سەر و بێڕێزی پێکرابە لەلایەن کۆماندۆ تایبەتەکانەوە بۆ ئەوەی ئەو زانیارێنی مەبەستیانە دەستیان کەوێت لە بیرمە گەنجێکی 14 ساڵ لە گۆشەیەکی کتێبخانەکە بەسترا بووەوە ئەو گەنجیان هەڵواسی بوو بە شێوەیەکی سەرەوژێر هەڵیان واسی بوو بەو جۆرە بوو و ئەو گەنجە هەموو جەستەی بە تەواوی شین هەڵگەڕا بوو ئەمەش لە ئەنجامی کاریگەری لێدانیەوە بەکێبڵ لەو کاتەدا کاری هەرە لە پێش لە عێراق ئەوە بوو ڕێکە نەدرێت ئەو حکوومەتە شلۆق و لاوازە بەهۆی یاخیبوانەوە تێک بشکێنرێت ئەمە کاری لە پێشینەی ژمارەیەک بوو لە چاو ئامانجەکانی دیکە دیموکراسی و مافەکانی مرۆڤ و ئەوانە لە دوو بوون پیترایۆس بەرگری لە ڕیکۆردەکەی دەکات لەگەڵ کۆماندۆکانی پۆلیس و بۆ مارتن سمیسی بەرنامەی فرەنتلاینی کەناڵی PBS باسی دەکات دەڵێت ئاگادار بۆ لەبوونی ئەندامانی میلیشیا لە نێو کۆماندۆکاندا نەک گروپی میلیشیا هیچ گروپێکی میلیشیام نەبینی لە ناوهێزی پۆلیسی تایبەتدا لەو کاتەدا کە من لەوێ بیرت لەوە نەکردەوە ڕێگایەکی دیکە بگریتە بەر بۆ بەرگرتن بە گەشەکردنی ئەو میلیشایانە کە بە شێوەیەکی فراوان بە بەرچاویتەوە گەشیان دەکرد دیسان دەڵێم من نەمبینیون هەموو کاتێکم قسەیەمان دەبیست مارتن کە ئەمەیان ئەوە ڕوودەدات بەڵام بۆ دۆزینەوەی بەڵگەی ڕوون بۆ ئەمە کارێکی زۆر سەخت بوو بەڵام جێری برۆ کە ڕاوێژکارێکی باڵای کاروباری پۆلیس بووە لە وەزارەتی ناوخۆی عێراق دەڵێ پیترایۆس پێویستە زانی بێتی کە میلیشای ڕێکخراوی شیعی لە نێو کۆماندۆکانی پۆلیسدا زاڵ بوون دەبێزانی بێتی ئەم شتانە بە ئاشکرا باسییان لێوە دەکرا جا لە کۆبوونەوەی ستاف بابوو بێت یان پێش یان پاش کۆبوونەوەکە لە گفتوگۆی گشتیدا باسی دەکرد هەموو جیهان دەیزانی لە عێراق کۆماندۆکان سەر بە بەدرن و پێویستە ئاگاداری چالاکیەکانی تیمەکانی مەرگ بۆ بن دووبارە دەڵێم ئەمە زانیارێکی بەربەڵاو بوو لە عێراق تەنانەت کۆلۆنێل جەیمز کۆفمان ڕاوێژکاری تایبەتی پیترایۆسیش لە نێو کاروباری کۆماندۆکاندا بەپێی چەند شایەت حاڵێک لابەلا لەگەڵ جێمز سێلی کاری کردووە لە ناوەندەکانی لێپێچینەوەدا کە ئەشکەنجەیان تێدا بەکارهاتووە کۆلۆنێل کۆفمان ڕەتی کردەوە قسەمان بۆ بکات لە بارەی پەیوەندی نێوان ژەنەرال پیترایۆس و جەیمز ستیل ڕاگەاندنی فەرمی ژەنەرال بڵاوی کردەوە
سیلیەکێک بووە لە هەزاران ڕێبەشکارەکان لە عێراق کە لەگەڵ یەکەکانی پۆلیس کاریان کردووە. پیتەر ماسی ڕۆژنامەنووس کە کاتی خۆی چاوپێکەوتنی لەگەڵ پیترایۆس ساز کردووە لە بیرێتی کە پەیوەندی پیترایۆس و ستیل زۆر نزیکتر بووە لەوەی ڕاگەیەنراوەکەی پیترایۆس باسی دەکات. شتێکی زۆر ڕوون بوو کە ئەوان زۆر لێک نزیک بوون لە ڕووی پەیوەندی فەرماندەرکردن و بیرۆکە و بۆچوونەکانیان لەبارەی ئەوەی چی پێویستە ئەنجام بدرێت. پیترایۆس بەڕوونی پێگوتم کە ئەوان بە شێوەیەکی زۆر بەهێز متمانەیان بە کۆماندۆکانە. وایان دەزانی ئەو کۆماندۆیانە زۆر سەرکەوتون و دەیانویست گەورەتر ببن و توانای زیاتر پەیدا بکەن لە شەڕی دژ بە تیرۆریستان. یاسای مافی مرۆڤی نێودەوڵەتی ڕێوشوێنی تایبەتی بەسەر ئەوانە دەدەسەپێنێت کە لە شەڕی چەکداری تێوە دەگلێن لەبارەی مامەڵەکردنیان لەگەڵ دیل و زیندانی. نەک تەنیا نابێ بێڕێزی بە زیندانیان بکرێ بەڵکو مەرجە لە سەروانەی خەڵک دەگرن ئاگاداری ڕێزگرتن بن لە زیندانیان. لە بیرکردنی ئەمە قبول نەکراوە. پێگومان ئەوە بەرپرسیارەتی هەموو کارمەندێکی ئەمریکیە هەر کاتێک بینیان ڕەفتاری نامرۆڤانە پێڕەوکرا هەوڵدەن بیوەستێنن. بەڵام پێم وانە تۆمە بەست ئەوە بێت کە ناچار بن بە شێوەیەکی فیزیکی هەوڵ بدەن بیوەستێن. ئەگەر ئامادە بن کە پێشێرکاری لێ ئەنجام دەدرێت گەورم ناچار دەکرێن هەوڵ بدەن بیوەستێنن. بەڵام ئەو بەڵگەنامە زۆر و زەوەندانەی لەلایەن ویکلیکسەوە بڵاوکرانەوە نیشانی دەدەن سەربازانی ئەمریکی بە شێوەیەکی بەردەوام گیراوەکانیان ڕادستی پۆلیسی عێراقی کردوون، تەنانەت بەر لەوەش کە کۆماندۆکانی پۆلیس بە فەرمی دابمەزرێن. بەرپرسە باڵەکانی سوپای ئەمریکا ڕۆژانە لە ڕێی راپۆرتی سەربازانەوە ئاگاداری ئەنجامدانی ئەشکەنجە بوون لە نێو ناوەندەکانی لێپرسینەوەدا. تەنانەت فەرمانێکی سەربازی نوێشیان لە حوزەیرانی 2004 دەرکردووە کە بە فارگۆ 242 ناسرا بوو. ئاراستەی سەربازانی ئەمریکی کرابوو تێبینی ئەشکەنجەی عێراقیەکان بە دەستی عێراقیەکان بکەن، بەڵام بە دووەداچوونی بۆ نەکەن تاوەکو لە سەرەوەڕا فەرمانیان پێنەکرێت. بەڵام لا کۆتایی هەمان مانگ ئەندامانی ئۆریگۆن ناشناڵ گارد هێندە دڵگران بوون بەو پێشێلکاریانی بینی بوویان لە خانەکانی لێپێچینەوەدا کە هەوڵیان دەدا دەستێوەردان بکەن و بیوەستێن. هەندێک شتی تۆقێنەرم بینی. ژوورێکم بینی کە 75 بەندکراو لە شوێنێکی بچووک بەسترا بوون. داوای خۆراک و یارمەتی و پێداویستی پزیشکیان دەکرد. هەموو ئەو خۆراکەی لامان بوو پێماندان. هەموو ئەو ئاوەی پێمان بوو دامان پیان. بەڵگەی لە ئارادابوونی ئەشکەنجەمان بینی لەو شوێنەی کە گڵۆپێکیان شکاندە بوو بۆ ئەوەی خەڵکی پێ لە کارەبا بدەن بە تەواوی دیار بوو کە چیان لەو خەڵکە کرد. کۆماندۆی سۆزەڵ ئەو کەسە دەدۆزنەوە کە بەرپرسی ناوەندی ئەشکەنجە بووە. بە پێی قسەکانی سۆزەڵ ئەو کەسە دەست بەجێ پەیوەندی دەکات بە بەرپرسانی سوپای ئەمریکاوە. ڕێک دوایەوەی تەلەفۆنی کرد فەرمانمان بۆ هات دەست ڕابگرین. فەرمانمان پێکرا دەست بەجێ بکشێنەوە. دەزانم ئەو فەرمانە لە کەسێکی زۆر بەرزەوە هات. دوای ئەوە ڕێگەڕاینەوە بنکەی خۆمان و فەرماندەکەمان هەمومانی کۆکردەوە و پێی ڕاگەیاندین ئەوەی بینیمان هەرگیز ڕووی نەداوە و دەبێت لە بیری بکەین. بەڵام ئۆریگۆنیەکان لە بیری ناکەن. خۆیان دەگەیەنە میدەی ئەمریکی و بۆمبەکە دەتەقێنەوە. بەدوەداچوونێکی ورد لەلایەن سوپای ئەمریکاوە ئەنجام دەدرێت و ئەشکەنجە لەوێ کۆتایی دێت. هیچ بەڵگەیەک نییە کە ستیل لەو ڕووداوە تێوەگلا بێت. بەڵام ساڵێک دواتر کۆماندۆ تایبەتیەکان دەست دەگرن بەسەر بنکەکەدا و بۆ لێپێچینەوە و ئەشکەنجەدان بەکاری دێنن. پێم وایە بەردەوامیکی گەورە لە ئارادایە. ئەگەر بەڕاستیش بگەڕیتەوە بۆ ڤێتنام بۆ نێو سروشتی ناڕێکی کاروباری جەنگ هەروەها ئەو ڕاستی کە هەمیشە بەشێکی تاریک لە ئارادایە لە خۆڕایی پێناوترێت جەنگی پیس لەبەر ئەوە شتێکی سیر نییە. ئەگەر کەسانێک هەبن پەیوەست بن بەو زانیاری و وردەکاریانەی لە کاتی جەنگدا ڕوودەدەن، چەند جارێکیش لە کاتی ململانی لەو جۆرەدا دەردەکەونەوە. دوای چەند مانگێک لەمانەوەم لەگەڵ ستیل لە سلڤادۆر هیچ پەیوەندیەکم لەگەڵیدا نەمابوو تاوەکو ئەو کاتەی نووسینەکەی پیتەر ماسم بینی ئەو کات زانیم کە لە عێراقە.
کە یەکەم جار زانیم کۆلۆنێل جەیمس سیل دەچێت بۆ عێراق گوتم دیارە بەنیازن ئەوە بەسەر عێراقدا جێبەجێ بکەن کە پێی دەگوترێ بژاردەی سلڤادۆر. هەمان شتیش ڕوویدا ئەو کاتە ڕاست لەچین چونکە دەمزانی بەنیازن چ کارێکی دڕندانە لە عێراق ئەنجام بدەن. پێشتر هەمان شتمان لە سلڤادۆر بینی بوو. شتێکی سێر نەبوو جەیمستیلی بە ئەزمون جارێکی دیکە دەربکەوێتەوە. لالەیان سوپای ئەمریکاوە پەراوێز خراببوو. دوایەوەی کۆمیتەیەکی سەر بە کۆنگرێز بڕیاریدا کە ستیل دڕۆی کردووە لەبارەی ڕۆلی لە ئۆپەراسیۆنی بازرگانی بە چەککردنی نایاسایی ئۆلیڤەر نۆرث لە دژی حکومەتی چەپ لە نیکاراگوا. هەرچۆنێک بێت لە واشنگتن کارەکانی سلڤادۆر لەبیر نەکراوە لەلایەن کەسایەتە بێزەکانی وەکو دیەکچینی جێگری سەرۆک کە ستیلی لە نزیکەوە دەناسی. چینی یەکەمین بەرپرسی باڵای ئەمریکی بوو هێڵی تەریبی کێشا لە نێوان سلڤادۆر و عێراقدا. ئەم ڕۆدۆخی سلڤادۆر زۆر باشترە چونکە هەڵبژارنی ئازادمان ئەنجامدا کە شتێکی زۆر باشە. هەمان شت لە ئەفغانستان جێبەجێ دەکرێت هەروها لە عێراقش جێبەجێ دەکرێت. دیکچینی وەک کۆنگرێسمانێک ژمارەیەک سەردانی ئەنجامدا بۆ نێوەڕاستی ئەمریکا بە هەمان شێوەی ئەندامانی ئیدارەکەی ڕیگان کە پێشەنگی پارێزگارە نوێکان بوون کە دواتر هاتنە دەسەڵاتەوە هەمان ڕێبازی ئەوانیش لە عێراق پەیڕەوکرا. لاپەڕەی یەکەمی نیویۆرک تایمزم کردەوە و هەواڵێکم بینی کە باسی دروستکردنی یەکەکانی کۆماندۆی نوێی پۆلیسی دەکرد لە نێو وەزارەتی نێوخۆی عێراق. ئاماژەش بەوە کرابوو ئەو ڕاوێژکاران بیشەی بەرپرسە لەمە جەیمستیلە. دوای چەند مانگێک تووشی شۆک بووم دوای ئەوەی چەند راپۆرتێکم بینی کە چەند یەکەیەک هەڵدەسەن بە چالاکی وەکو تیمەکانی مەرگ. بڵاوکردنەوەی هەزاران بەڵگەنامەی دیپلۆماتیکی لەلایەن ویکلیکسەوە نیشانی دەدەن لە تەموزی 2005 باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا بە واشنگتنی ڕادەگەیەنێت کۆماندۆکان پێشێلکاریان ئەنجام داوە. ئەوەشمان زانیوە عەدنان سابت لە باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا میوان بووە. لەگەڵ باڵوێزی ئەمریکا کۆبۆتەوە لەباری ڕوبەڕووبوونەوەی تۆندڕەوەکان و باسییان لە شێوازی تایبەتی سابت کردووە. ئەمە پوختەیەکە لە قسەکانی. پوختە جەنجی تیرۆر بە تیرۆر. جەنرال سابت کە دروستکەر و فەرماندەری یەکەی کۆماندۆ تایبەتیەکانی پۆلیسە ئەفسەرێکی پۆلیسی سونیە پێشتر بە تۆمەتی هەوڵدان بۆ لە کارلادانی ڕژێمی سەددام بند کراوە. ئەو تێڕوانینەیان دەربڕیوە کە شتێکی پێویستە شەڕی تیرۆر بە تیرۆر بکرێت. هەروەها ئەوەش گرنگە کە ڕێز لە هێزەکانیان بگیرێت و بترسێنرێن وەک چۆن پێویست بووە لە کۆمەلگای عێراقیدا بۆ چەسپاندنی دەسەڵات. لە باڵوێز کڕۆمتنمان پرسی ئاخۆ ئاگادار بووە لە تێوەگلانی کۆماندۆکانی عەدنان سابت لە ئەشکەنجەدانی گیراوان. دەی من دڵنیات دەکەمەوە ئەگەر لەو کاتەدا زانی بەم ئەشکەنجە بەکاردێنرێت لەگەڵ ئەو کەسانی کە قسەم لەگەڵ دەکردن بەرزم دەکردەوە و قسە و باسم لەسەر دەکرد. تۆ دەڵێ من ئەو شتەم نەزانیوە منش ئەمە بیەهانە دەزانم بۆ جۆرە کە قسەکەت کرد بەڕاستی. بەڵام بەڵگە هەن کە حکوومەتی ئەمریکا زانیوێتی کۆماندۆکان خەریکی چین. ئێمە تووشی کێشە دەبین بەهۆی ئەو قسانەوە کە دەڵێن کۆماندۆکانی تابەت سنووریان تێپەڕاندووە. سەرڕای ئەمنی گەرانیانە عەدنان سابت بە فەرمیوەکو بەرپرسمایەوە تاوەکو ناوەڕاستی 2006. پێیگوتین ئەو بەرپرس ئەمریکیانەی ئەو مامەڵەی لەگەڵدا کردوون ئاگادار بوون لە کارەکانی پیاوەکانی. تاوەکە و کاتەی جێمێشت ئەمریکەکان ئاگاداری هەموو شتێک بوون کە دەم کرد. دەیانزانی لە کاتی لێپرسینەوەدا چی ڕووی دەدا و بەندکراوەکانیشان دەناسیەوەها تەنانەت هەندێک لە زانیاریەکانیش لەبارەی گیراوانەوە ئەوان بۆیان دەناردین. کۆماندۆکانی پۆلیس لە ژمارە و گرنگیدا ڕوولا گەشە بوون. نووسنگەی سەرەکیان لە مەیدانی نووسور بوو لە بەغداد کە لە یەک کاتدا دەیتوانی 1000 بەندکراو لە خۆ بگرێت. خاڵی ناوەندی بووە بۆ تۆڕی ناوەندەکانی لێپێچینەوە لە وڵاتدا. ئەم ناوەندە بەناوبانگەی لێپێچینەوە کەوتوو بووە دەرەوەی ناوچەی سەوز و کەمتر لە میلێک دوور بووە لە کۆماندۆی هاوبەشی ئەمریکی عێراقی. ژەنرال مۆنتەزر لە یادێتی کە جەیمس تیل و جەیمس کۆفمان ڕەوێژکارانی سەربازی پێترایۆز بەردەوام لێرە ئامادەیانە بووە. وەک دەڵێت ئەوان بۆیە لێرە بوون تاوەکو دەستگیر کراوە گرنگەکانیان ڕادەست بکرێ لەلایەن کۆمیتەکانی هەواڵگری کە لە هەر ناوەندێکی کۆماندۆی ناوچەکاندا وەگەڕخراون. هەموو بەیانیەک جەیمس تیل دەهات بۆ کۆبوونەوە لە مەیدانی نیسور. ڕۆژانە هەمومان پێکەوە نانی نیوەڕۆمان دەخوارد. ئەمریکەکان
چونکە مەیدانەکە لە بنکەی سەربازییانەوە نزیک بوو، ئەوان نانی بەیانیان لەگەڵ ژەنەڕاڵ عەدنان ثابت دەخوارد. پاشان لە 12 نیوەڕۆ نانی نیوەڕۆیان لەگەڵ دەخوارد تاوەکو نیوە شەو مەیدانی نیسووریان جێنەدەهێشت. دوو ژەنەڕاڵی عێراقی کە لەگەڵ ستیل کاریان کردووە دەڵێن یەکێک لە بەرپرسیارەتیەکانی ستیل ئەو بووە لیستی ئەو کەسانی ئەمریکا داوایان دەکا ڕادستی کۆماندۆکان بکە بە مەبەستی گرتنیان. بە پێی یەکدانەوەکان دواتر ستیل ئەو کەسانەی گواستوەتەوە بۆ ناوەندێکی لێپێچینەوە کە لەلایەن ئەمریکەکانەوە بەڕێوەبراوە لە نزیک فڕۆکەخانەی بەغداد. کۆلۆنیال ستیل یەکێک بوو لەو کەسەکەمانەی کە دەیزانی چۆن ئۆپەراسیۆنی ڕێکخراو و پشتبەست و بە زیانیاری هەواڵگری ڕێک بخات لە دژی ئامانجی دیاریکراو لە نێو سەرکردایەتی خانە گروپە هەڵگەڕاوەکان و ڕێکخراوە تیرۆریستیەکاندا. دەستکەوتنی زانیاری لە گیراوان بوو بووە ڕۆتینێک بۆ کۆماندۆکان و سەرپەرشتیارە ئەمریکەکانیان. بیرمە یەکێک لە گیراوەکان هاواری دەکرد بە سوتفە جیمز ستیلیش لەوێ بوو لە دەرەوە دەستی دەشۆرد. دەرگای کردەوە و گیراوەکەی بینی. ئەو گیراوە بە قاچ هەڵواسرا بوو. جیمز ستیل هیچ کاردانەوەیەکی نەبوو کە ئەو پیاوەی بینی بەو شێوەیە هەڵواسراوە. بەلایەوە شتێکی ئاسایی بوو. دەرگاکەی داخستەوە و گەڕایەوە بۆ دانیشتن لە ژووری ڕاوێژکاران. خراپتر لەوەش هەبوو. پیاوێک کە ڕزگاربووی سامەڕا و مەیدانی نسوورە دەڵێ کۆماندۆکانی پۆلیس درۆیان لەگەڵ کردووە لەبارەی چارەنووسی هاوڕێگیراوەکانیەوە. دەستی کرد بە ئازادکردنی هەندێک لە گیراوان. دەیان گوت ئەو گیراوانە دەگەڕێنەوە نێو خێزانی خۆیان بەڵام دەیان کوشتن لەسەر شەقامەکانی بەغدا فریاندان. ببۆ شتێکی زۆر ڕوون کە ئەوانە کاری دڕندانەی کۆماندۆ تایبەتەکان بوو. ئەو هاوڵاتیانەی لە دژیان بوون و یان تیرۆریست بوون لە کۆمەلگای سونی دەیان سڕینەوە. پاڵپشتی زۆر هاوڵاتی عێراقیمان لە دەستدا بە تەواوی بوونە دژە ئەمریکی. تەنانەت ئەوانش کە دۆستمان بوون تێنە دەگەیشتن لەوەی چۆن ڕێگەمان دەدا ئەو شتانە ڕوو بدەن. ئەوارەتان باش؟ ئایا ئێوە باەخ دەدەن یان ویلایەتە یەکگرتووەکان سەیری زیادبوونی ئەو راپۆرتانە دەکات لەبارەی تیمەکانی مەرگ لە عێراق کە یونیفۆرمیان لەبەردایە و پێدەچێت سەدان سونی بکوژن یان ئەشکەنجەیان بدەن؟ ئەگەر ئەمە ڕاست بێت چ دەڵێن لەبارەی سەقامگیری لە عێراق؟ ناتوانم قسە لەسەرم پرسیارە بکەم کە لەسەر گریمانە دامەزراوە هیچ راپۆرتێکم نبینیوە لەبارەی کوژرانی سەدان کەس لەلایەن تیمەکانی مەرگەوە. ناچمە سەرباسی شتی بێ بەڵگە. باشە گەورم، بڕوا ناکەم ئەمە گریمانە بێت. سونەکان خۆیان دەڵێن سەدان کەسیان لێ کوژراوە. خەڵکی کوژرا و لە دەشت و دەر دۆزراونەتەوە. ئەوەی تۆ باسی دەکەی پشتڕاست نەکراوەتەوە لانیکەم بە پێی زانیاری من ئەم قسانە پشتڕاست نەکراونەتەوە. هیچ داتایەکم لەبەردەست نییە تاوەکو بتوانم بە دیاریکراوی قسەی لەسەر بکەم. بەڵام دەبێت دۆناڵد ڕەمزفیلد ئاگاداری چالاکیەکانی تیمەکانی مەرگ بوو بێت. پەیام بۆ دۆناڵد ڕەمزفیلد لە جیمز ستیلەوە، کەسانی توندی وەکو کۆماندۆی فێرقەی گورگ کە لە چالاکیەکانی تیمی مەرگ و ئەشکەجەی زیندانیان تێوەگڵاوە. سەرەڕای تێوەگرانی لە گەندەڵی زۆر نزیکەی هەموو ڕێخستنە نوێیەکانی نێو کۆماندۆکان شیعان زۆربیان ئەندامی ڕێکخراوی بەدران. جەنەرال مۆنتەزێر دەستی کێشایەوە لە پۆستی وەزیری ناوخۆ. گەشتو بووە ئەو باوەڕەی کۆماندۆکانی پۆلیس بوونەتە تیمی مەرگ. دوو هاوکاری نزیکی کوژدان دوایەوەی بانکرا بوون بۆ وەزارەت لاشەکانیان لە زەوەڵداندا دۆزرانەوە. عێراقی بەجێهێشت و بۆ پاراستنی ژیانی ڕووی کردە ئەردەن. سەرڕایی مەترسیەکان بڕیاریدا لەبارەی ئەو شتانەوە قسە بکات کە لە نێو وەزارەتی ناوخۆدا ڕوویان دەدا. چەندین کەس لەلایەن هێزەکانی وەزارەتی ناوخۆ ڕفێنران دوای ماوەیەکی زۆر کەسوکاریان لە سەردخانەکانی پزیشکی دادوەری لاشەکانیان دەدۆزینەوە. چەند ڕۆژێک دوای بڵاوبوونەوەی ئەم قسانە ژەنەرال مۆنتەزێر لەلایەن جیمز ستیلەوە پەیوەندی پێوە دەکرێت. ستیل گەشتێکی چاوەڕوان نەکراوی کردووە بۆ ئەردەن. زۆر پەرۆش بووە بۆ بینینی مۆنتەزێر. جیمز ستیل لە هۆتێل شیراتۆن ماوەتەوە لە عەمان. دەپرسێ ئاخۆ دەتوانێت کاژێر حوتی ئێوارە چاوی پێ بکەوێت؟ مۆنتەزێر ڕازی دەبێت و دەچێت بۆ هۆتێلەکە. لەبارەی زیندانەکانەوە پرسیاری لە من دەکرد. من سەرسام بووم بە پرسیارەکانی. بیریشم خستەوە هەمان ئەو زیندانە نەبوون کە پێکەوە کارمان تێدا دەکردن. ئەو ڕووداوم بیر خستەوە
کە دەرگاکەی کردەوە و بینی کۆڵۆنێڵ جەبار ئەشکەنجەی یەکێک لە بەندیەکانی دەدا کە چۆن ئەویش هیچ کاردانەوەیەکی لە بەرامبەریدا نەبوو. ستیل پێی گوتم بەڵام لە بیرمەکە بە ئەفسەرەکەم گوت دەستراگرێت. منیش پێم گوت نەخێوات نەگوت. بە ئەفسەرەکەت نەگوت دەستراگرێت، تەنانەت بە ژەنڕاڵ عەدنانیشت نەگوت ئەو ئەفسەرە مافەکانی مرۆڤ پێشەڵ دەکات لە دژی بەندیەکان. دواتر بێدەنگ بوو نەقسەی دەکرد و نەوەڵامیشی دەدایەوە. من بەمە سەرسام بووم. دەویست بزانێت ئاخۆ هیچ زانیارێکم لەبارەی ئەوەوە هەیە جێمی ستیل؟ ئایا هیچ بەڵگەیەکم لە دژیەوە هەیە؟ یان هیچ وێنە و دۆکیۆمنتێک شتێک کە بیسەلمێنێت لە عێراق ئەو شتانەی کردووە؟ شتانێک کە دەترسا من ئاشکرایان بکەم، هەر ئەوەش مەبەستی سەردانەکەی بوو. من ئامادەم بچمە بەردەم دادگای نێودوڵەتی و لە بەردەمیان بوەستم و سوێن بخۆم کە بەرپرسانی باڵای وەکو جێمی ستیل شایەتی ئەنجامدانی تاوانی دژ بە مرۆڤایەتی بوون لە عێراقدا. ئەو تاوانانەشیان ڕانەگرتن، ئەنجامدەرانیشان بە هیچ شێوەیەک سزانەدا. پێویستە خەڵکی بزانێت لەوێ چی ڕووی دەدا، چونکە من تووشی شۆک بووم کاتێک گەڕامەوە ئەمریکا و بۆم دەرکەوت کە خەڵکی نیان دەزانی ئێمە لەوێ لە ئەشکەنجەدا تێوەگلا بووین. هەلیکەم لە بەردەستایە بۆ لێپێچینەوە لەگەڵ جێمی ستیل. چەند مانگێک دوای گەشتنە کۆشکی سپی باراک ئۆباما ڕاگەنراوێکی بڵاو کردە و تێیدا هاتەبوو. ئێمە لە نێو بەشێکی تاریک و ئازاراوی مێژووماندا بووین. هیچ شتێک بەوە بەدەست نایە کە کات و زەمان سەرف بکەین و لۆمەی ڕابردوو بکەین. مانگی سپتەمبەری 2005 جێمی ستیل و دەڤید پێترایۆس عێراقیان بەجێهێشت. ئەندامانی کۆماندۆکانی پۆلیس زیادیان کرد بۆ 70,000 کەس. تۆمەتەکانی پێشێلکردنی یاساکانیش لە دژیان ڕوو لە هەڵکشان بوون. ساڵێک دواتر وڵات گیرۆدەی جەنگی تایفی بوو. لە لووتکەی جەنگی نێوخۆییدا دەگوترا مانگانە 3000 کەس گیان لەدەستدەدەن. هەندێکیان هێندە خراپ ئەشکەنجە دەدران نەدەناسرانەوە. زۆر لە قوربانیەکان دوامەنزڵگەیان شارۆچکەیەکی کوێرەوە بووی لەم جۆرە بوو. تەنەکەیەکی ژەنگاوی نیشانەیە بۆ هەر گۆڕێک. عەدنان سابت خانەنشین کراوە و لە ئەردن دەژێت. دۆناڵد ڕامسفێلد لە کۆتایی 2006 دەستی لە پۆستی وەزیری بەرگری کێشایەوە، وەڵامی هیچ پرسیارێکی ئەمەی نەدایەوە. ڕامسفێلد میدالیای دیستینگوێشت پابلیک سەرویسی بەخشی بە جێمی ستیل لە پای خزمەتی بێسنووری لە عێراقدا. ئێستا ستیل لە ناوچەی برایان لە تەکساس دەژی. جارجار وانەی ڕوبەڕووبوونەوەی سەرەڵدان دەڵێتەوە. وەڵامی چەندین داواکاری ئەمەی نەدایەوە بۆ چاوپێکەوتن بۆ ئەم دۆکۆمنتاریە.